کاگە نەچیری پێنجوێنی تایبەت بۆ کاگە نەچیری پێنجوێنی و گەڕیانە پێشکەش باگاشەوەکەی سەرد و بێڕەنگە باگاشەوەکەی سەرد و بێڕەنگە کەڵە خاوتوێن پێنجوێن بێدەگە کەڵە خاوتوێن پێنجوێن بێدەگە باگەشا و خۆشە هیدەی ئەسپیشێ باگەشا و خۆشە هیدەی ئەسپیشێ دۆسی لە شار بێ دەستگیران لەدێم دۆسی لە شار بێ دەستگیران لەدێم کاگە نەشینی پێنجوێنی بۆ خۆم بۆ مامۆساوریا و بۆ کاگە سامان کەبەری ئەڵێ و گۆرانیە تابەت خۆشمان هەرسێکمان پێشەشەکەین بە کاگە نەشین پێنجوێنی سڵاو لە پێنجوێن ئەکسێکم بەرێ بۆ کاتی مارگم ئەو کاتەی کفێ ئەکەن بە بەرگم ئەو کاتەی کفێ من ئەکەن بە بەرگم کە لێیان پرسیم تۆ کەست کێیە کە لێیان پرسیم تۆ کەست کێیە ئەڵێن بێ کەسم ئەو ئەکسم پێیە ئەڵێن بێ کەسم نەشیرگەن ئەو ئەکسم پێیە ئەی بەشی مامۆساوریا ئادێ سەریعی کە بامیوانەکە بێن بۆ پەرکێتە قەزایە فەرموو ئەوەیش بۆ کاگە نەشیری پێنجوێنی پێشکەش دەبێت بڕێ مامۆساگیان